ڕێزەر کەسایەتی ئاینی، ئابووریناس، کەسایەتی کۆمەڵایەتی و لە تەواوی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان ئەندامی هەیە. تەواوی ئاینەکانی کوردستان و عێراق کە تێیدان کە بریتین لە موسڵمانان شیعە و سوننە، کاکەیی، مەسیحی، زەردشتی و ئەوانی تر. ئێستاش فەرموون لەگەڵ وتاری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی، تێکۆشەر و پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان، وەکو سەرپەرشتیاری مەراسیمی ساڵڕۆژی کیمیابارانی هەڵەبجە لەم ساڵدا وتەیەک پێشکەش دەکا، با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز جەنابی کاکە حەمید حاجی مەحموود، بەڕێز جەنابی دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگای شارەکەی شێخی نەمەر، بەڕێز کاک زەرجای سەید مەجید لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان، میوانە بەڕێزەکان، هەمووتان بەخێر بێن سەر چاوان بۆ زیندوو ڕاگرتنی بیرەوەری کارەساتی کیمیابارانی هەڵەبجەی شەهید. ئێمە ماوەیەک لەمەوبەر هەوڵماندا لەگەڵ هەندێک لە دەستگاکانی حکوومەت کە ئەم ساڵ لێرە لە سلەیمانی بەشکۆمەندێکی گەورەوە یادی کارەساتی هەڵەبجە بکەینەوە. یادی کارەساتی هەڵەبجە ئەو وتەی جەنابی مام جەلال بکەین بەسەر مەشق کە فەرمووی کارەساتی هەڵەبجە برینیەکە لە دڵی مندا هەمیشە کۆتایی نایە. بەڕاستی هەبێ هەموو کوردێکی بەشەرەف لە هەر شوێنێ بن، لە هەر شوێنێکی کوردستان، کارەساتی هەڵەبجە برینێکە لە دڵ و دەرونی هەموو کوردێکی بەشەرەفە کە هیچ کاتێ ساڕێژ نابێت. بۆ ئەوە پێویستە ئێمە ئەم بیرەوەریە لەبیر نەکەین و ساڵانە یادێکی شکۆمەندانی بکەینەوە بۆ ئەوەی نەوە دوایینەوە لەم کارەساتە ئاگادار بێت، بیر نەچێتەوە، چونکە ئەمە کارەسات و تاوانێکە لە چەرخی بیستەما ڕوویدا کە لە دنیا کارەسات و تاوانیوە وێنەی نەبووە. جەنابی مام جەلال لە ساڵی یەکەمی ڕاپەڕینە لەسەر گوڵکۆی شەهیدەکان لە هەڵەبجە، ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو، 7 حیزب لەناو بەرەی کوردستانی هەبوون. یەکێ لەو سەرکردە قارەبادانە کاکە حەمید حاجی مەحموود ئێستا حوزوری هەیە، لە خزمەت مام جەلال بووین ئێمە لەوێ لە هەڵەبجە. مام جەلال فەرمووی خوازیار بوو کە هەڵەبجە ئەم ئاسەوار و کەلاوەیە دەستی تێوە نەدرێ بمێنێ بۆ مێژوو بۆ ئەوەی بیر نەچێتەوە بەڕاستی. بەڵام بەداخەوە هەڵەبجە لەو شوێنە دروستکرایەوە، ئەبوایە لە دامێنی هەڵەبجەوە هەڵەبجە دروستکرێ ئەو شوێنە هەر بمێنێ بۆ مێژوو. ئێستا ئەم لە سوورەی کە ئێمە لێرە لیت ئەم کۆبوونەوە یاکەین، ئەگەر ئەمە جوهودی خانم هێرۆخان نەبوو وایە ئێستا ئەمەمان لەبەردەستان نابوو. ئەگەر ئاوادان کرایەتەوە چاکرایەتەوە لەبیرە چووە، بەڵام ئەو جوهودێکی کرد کە ئەمە زیندوو بێ بۆەوەی لەبەر چاوی خەڵک هەموو ئەو تاوانانەی کە ڕژێمی بەعسی فارشی ئەنجامی داوە لێرە بەرامبەر کورد و بەرامبەر خەڵکی ئەم شارەکەی شێخی مەلیکی کوردستان بۆ ئەوەی لەبەر چاوی خەڵک بێ هەمیشە بیر نەچێتەوە. چونکە ئەوە تا ئەیبینین ئێمە بە بیانووی کۆرۆنا، بە بیانووی هەندێک شتەوە ئەیانەوێ مەسەلەن لە شکۆی ئەم کارەساتە کەم بکەنەوە. بەڵام ئێمە هەتا یەکێتی نیشتیمانی کوردستان زیندوو بێت و وەکو جەنابی مام جەلالیش فەرمووی سەفین لە بنیە یەکێتی لە بنایە، هیچ کاتێک نەوە دوایینەوەی خۆمان ئەم یادە شکۆمەند ڕاگرێن و یادی ئەکەنەوە و دەستبەرداری ئەم سیمایانە یا ئەم سنبولانە نابن لە هەرێمی کوردستانە. پێم خۆش بوو ئەوەتان بۆ ڕوون کەمەوە ئێمە دەستگاکەمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئەنفال و شەهیدان و ئەنفالی پارێزگای هەڵەبجەی شەهید و لەگەڵ مەسئولی مەڵبەندی ڕێخستنی
هەڵەبجەی شەهید و لەگەڵ خانم قایمقامی هەڵەبجەی شەهید لەگەڵ پارێزگا لەگەڵ هەموو ئەو دامەزراوانەی ئەوێ دیارە تەنسیقمان کرد بۆ ئەوەی کە ئەم یادە ڕۆژی یەکەم لە هەڵەبجە بکەین و ڕۆژی دووهەمیش لە شاری سێباری بکەین. دیارە بۆ ئەمەی کە ئێمە ئەم یادە بکەینەوە پێویستمان بە دۆکۆمنت و وێنە و ئەو مێژووە هەبوو کە هەڵەبجە بەسەری هات. لەبەر ئەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ قەرارگای ڕەمەزان کرد بۆ ئەوەی کە هاوکاریمان بکەن، چونکە هەمومان دەزانین ئەو کارەساتەی کە لە هەڵەبجە ڕوویدا تەنها وڵاتێک تەنها دەوڵەتێک کە دەرگای بۆ کرد بێتەوە و پشتگیری کرد بێت و خوێنی ئێرانیەکانی تیا ڕژابێ جمهوری ئیسلامی ئێران بوون کە خوێنی خۆیان تێکەڵ بە خوێنی خەڵکی هەڵەبجە کرد و ئەوان ڕۆماڵی هەموو ڕووداوەکانیان کرد و نەیان هێشبیر بچێتەوە، چونکە ئەگەر ئەوان نەبوونایە ئەوەی ئێستا لە بەردەستمانایە لە بەردەستمانان نەبوو. ئەوەی کە ئێستا لە ئەرشیفیەکێتی نیشتیمانی و شۆڕشی نوێ لە بەردەستمانە هەیە ئەگەر کامێرەکەی هێرۆخان و جوودی هێرۆخان نەبووایە لە بەردەستمانە نەبوو. بەڕاستی لەبەرەوە جێی خۆیەتی ئێمە ئیشارە بۆ بدەین کە ئەم ئەوانیش بە پیرمانەوە هاتن و داوامان لێکردن هەم ئەو دۆکۆمنتانە ئەوانەی کە تا ئێستا پیشان نەدراوە پیشانی خەڵکی بدەین و هەم داوامان کرد تیمێکی دکتۆر یارمەتیمان بدەن، تیمێکی دکتۆرمان بۆ بنێرن لەبەرەوەی خەڵک بەهۆی نەخۆشی کۆرۆنا و بەهۆی گرتنی سنوورەکانەوە زۆر جار ناتوانن بڕۆنە خەستەخانەکان چارەسەری خۆیان بکەن، هەروەک چۆن لە سەرەتای کیمیابارانی هەڵەبجە جمهوری ئیسلامی ئێران دەرگای کردەوە و برینارەکانمان شەهیدەکانمان ئەو خەڵکی لێقەوماوەکانمان هەمووی ڕویان کردە کۆماری ئیسلامی ئێران و کۆماری ئیسلامی ئێران کۆمەکی کردن و ئەگەروانە بواە نەک 5,000 شەهید لەوانەیە 4 ئەوەنەی تر شەهید بواە لە خەڵکی هەڵەبجە، چونکە ئەو کیمیابارانەی هەڵەبجە بەڕاستی بۆ ئەو بوو کە کەس ئاسەواری ئەو شارە نەوێنێ، ئاسەواری خەڵکی ئەو شارە نەوێنێ. یعنی تاوانێکە ئەو کاتە وڵاتانی دنیا هەمویان بێدەنگ بوون لێ بە چەکی ڕۆژئاوا بە چەکی هەندێک لە وڵاتانی ئەوروپا بە پارەی وڵاتانی کەنداوی فارس وڵاتانی عەرەبی بە مبارەکەی دەیان ڕێکخراوی بەناو ئیسلامی سەدام حوسێن کە ئەم تاوانەی کرد هەموو پشتگیری سەدام حوسێنیان کرد. تەنها وڵاتێک کە پشتگیری سەدام حوسێنی نەکرد کە ڕووی ڕەشی سەدام حوسێنی لەبەر چاوی دنیا هەڵماڵی جمهوری ئیسلامی ئێران بوو کە لە میدیاکانیەوە هەموو دنیای تێگەیان و چارەسەری برینارەکانی کرد و بۆ شانازیش باسیەکەین بۆ وەفاش باسیەکەین. ئێستا لە بەهەشتی زارا کە گەورەترین قەبرستانی تارانە مەقبەرەی هەڵەبجەیەکان شەیدانی هەڵەبجە هەیە و ئەو پەیکەرەی عومەری خاوەر کە بەسەر مناڵەکەیە شۆڕ بۆتەوە لە قەبرستانی بەهەشتی زارا هەیە، جوانتر لەوەی ئێرەش دروست کراوە کە ئەچیتە ئەوێ سەیری ئەو قەبرستانە ئەەکەی ئەو کاتە تێگەی ئەو حکوومەتە چەند یارمەتی کوردی باشووری داوە، چەند خزمەتی کوردی باشووری کردووە لەسەر قبری لەسەر کێری قبرەکان نووسراوە لە باشتی زارا شەیدانی هەڵەبجە نووسراوە ئەوەی کە ناوی نەزانراوە کێیە ئەوەی نەدۆزراوەتەوە پەرتوپەرت بووە، یعنی لاشەکەی تێکەڵ بە جلەکانی و بە خوێن و بە خاک بووە نەزانراوە ئەمە کێیە کوڕیکێیە لەسەر کێلەکە نووسراوە گومنام فرزەندی ئیمام، یعنی ئەمە ناوی ونە کوڕی ئیمام خۆمەینیە ڕەحمەتی خوای لەوێ. ئەم پەیوەندیانەی ئێمە وەکو شۆڕشی کورد بە هەموو لایەنەکانەوە لەگەڵ کۆماری ئیسلامی یعنی ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی دوور و درێژ سەرەتای شۆڕشی نوێ کە بەرابەری جەنابی ئیمام جەلال دوای ئەژبەتاڵ شۆڕشی دروست کردەوە، جەنابی ئیمام جەلال کە بەشخەڵی شۆڕشی هەڵگیرستانەوە پێش ئەوەی سەورەی ئیسلامی لە ئێران بکرێ جەنابی ئیمام جەلال پەیوەندی لەگەڵ حەزرەتی ئیمام خۆمەینی هەبوو و نامەی بۆ نارد و ئیمام خۆمەینیش پشتگیری خۆی بۆ مافی کورد و بۆ حەقی کورد دەربڕێ. ئەو پەیوەندی ئێمە پەیوەندیەکی مێژوویە، پەیوەندیەکی تاکتیکی نییە یا پەیوەندیەکی وابەستەیی نییە. هەمووتان ئەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو لە سەرەتاوە بە پاڵپشتی خەڵک و جەماوەر و خوا نەبێ ئیتر هیچ پاڵپشتێکی نەبوو، بەوە دروست بوو. لەبەرەوە جێی خۆیەتی ئەوە باس بکەین ئەو کاتێک کە ئەم ڕووداوە ڕوویدا نە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەنەتەوە یەکگرتووەکان
نە وڵاتانی زلهێز ئەوەی کە دەم لە دیموکراسیەت و لە مافی مرۆڤیان هەمویان بێدەنگ بوون لە ئاسی سەدام حوسێن بگرە پشتگیریشیان کرد. بۆیە حەقا ئەم کارە ساتە ئێمەی کورد هەر کوردێکی بە شەرەف هەر کوردێک کە ئینتیمای بۆ ئەم خاکە هەیە ئەمانی قەت بیر نەچێ بیری نەچێ کە ئێران لە ئەنفالە لە کیمیابارانە لە کۆڕەوە لە سیوێکی ئابە ئێران سنوورەکانی بۆ ئێمە کردەوە بە تایبەتی قەرارگای ڕەمەزان کە لە سنوورەکانی هەریمی کوردستانە لە سنوورەکانی کوردستانە ئەو قەرارگایە بە خۆیان و بە هەموو پاسداران و بە هەموو ئەو هێزانی کە هەیانەیە هاتبوون خزمەتی خەڵکیانەکرد لە ئاوارەبوونە لە دەربەدەریە لە کۆڕەوە لە سیوێکی